ئەگەر بەراوردی ئەم ساڵ بە ساڵانی ڕابردوو بکەین بە شێوەیەکی گشتی هەموو حاڵەتەکانی توندوتیژی خێزانی کەمیان کردووە خۆشبەختانە و دەتوانم ئەگەر ئاماژە بە هەندێک لەو حاڵەتانە بکەم بە نمونە دەبینین لە ساڵانی ڕابردوودا حاڵەتەکانی کوشتن لەسەر ناموس هەروەها خۆکوشتن یان کوشتنی ئافرەت زۆر بووە بەڵام ئەم ساڵ بە هیچ شێوەیەک تۆمار نەکراوە لە سنووری بەڕێوەبەرایەتیمە و هەندێک حاڵەتێکی تر وەکو حاڵەتی دەستدرێژی سێکسی لە ساڵانی ڕابردوو ڕێژەی زۆر بوو ئەم ساڵ خۆشبەختانە ڕێژەکەی زۆر کەمی کردووە دەتوان بە شێوەیەکی گشتی ئاماژە بەوە بکەم کەەوە ڕێژەی ئامارەکانی توندوتیژی لە سنووری هەر چوار قەزاکان بە شێوەیەکی گشتی ڕوو لە دابەزینە زۆربەی ئەو حاڵەتانی کە تۆمارەکرێن سکاڵا تۆمارەکرێت لەسەر ئەو کێشە سەرەتانی کە لە ناو خێزاندا هەیە بۆ نمونە ئەگەر بە نمونە بینینەوە شەڕ کە یاخود دەمەقاڵی لە نێوان ژنومێردایان لە نێوان تاکەکان خێزاندا ئەمە بوونی هەیە بەڵام بە شێوەیەکی بەرچاونی خۆشبەختانە کە ئەگەر سکاڵاش تۆمار بکرێ لە ماوەیەکی کەمدا کێشەکە لە ڕێگەی لیژنەی ئاشتەوای لە بەڕێوەبەرایەتیەکەمان کۆتایی پێدێ و ئاش دەکرێنەوە و سکاڵاکەش داخرێت و کۆتایی بەو کێشەیە دێ.